کوردستانەوە نییە. ئەم دۆخە پەیوەندی بە نێوانی پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵگەی کوردستانیەوە هەیە بە دلیلی ئەوەی لە ماوەی ڕابردوودا 4 حیزبی سیاسی 4 لایەنی سیاسی سەرەکی داوای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و گۆڕینی نظامی سیاسیان کرد لە هەرێمی کوردستانە بۆ پەرلەمانی و دیاریکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و کۆتاییهێنان بەو مەهزەلەیەی کە دوای ئەوەی کە هەموو 4 ساڵ جارێک یان 2 ساڵ جارێک ماوەی سەرۆکایەتی بەرزانی تەواوە بێ بە جۆرە لە جۆرەکان لە هاوشێوەی کودەتاکەی سی حوزەیران بۆی درێژ بکرێتەوە و ئەمە دۆخەکەی گەیاندووە بە ئێستا. لە ڕاستیدا ئەوەی کە پارتی ئەیکا ئێستا سەنگەرگرتنە لە هەموو کۆمەڵگە، تۆ واز لە گۆڕان بێنە، واز لە حیزبە سیاسیەکانیش بێنە. من نامەوەکو قەزێکی سیاسی ئەمە تەوزیف بکەم، هەروەکو میدیاکارێک لێم وەرگرە چی هەیە لەگەڵ NRT، چی هەیە لەگەڵ KNN کە نووسنگەکانیانی داخستووە. ئەوەی کە ئێستا پارتیەکە لە ڕاستیان لە حزەیەکی بەعەرەبی پێوترێت تەخەبوت، یعنی جۆرێکە لە شڵەژان کە خۆشی نازانێت چیەکە. لە ڕاستیە ئەم هەنگاوانەی کە ناوێتی دەرگاداخستنە لەسەر خۆی، یعنی من بەس لە جەنابتە پرسم و لە قانونیەکانی پارتیشە پرسم، لە پەرلەمانتارەکانیشانە پرسم. گریمان بزوتنەوەی گۆڕانیان کردە دەرەوەی لعوبەکە پەرلەمان چۆن کۆکەنەوە؟ ئەوەی کە ئەوان کردیان لە پردێ لە دژی سەرۆکی پەرلەمان و لە دژی وەزیرەکان، یعنی ئەوان ئامادەی ئەوەن کە چاوەڕوانی ئەوەن لەو حیزبە تێکۆشەرانی وەکو یەکگرتووی ئیسلامی، یەکێتی نیشتیمانی کۆمەڵی ئیسلامی کە بێن بە شێوەیەکی قانونی لە پەرلەمانە، ئەوەی کە ئەوان کردیان بە کودەتا بۆیان تەقنین کەن، بۆیان بکەن بە قانونی. باشە تۆ کێشەیەکە تێکە پێوترێت کێشەی سەرۆکایەتی هەرێم، لە بەرامبەری ئەوەیە ئامادەی نسفی هەموو عملی سیاسی بکەی، ئامادەی ئەوەی پەرلەمان شەلل بکەی، حکوومەت شەلل بکەی، هەموو شتێ بکەی لەبەرەوەی تۆ کێشەیەکە تێکە پێوترێت کێشەی سەرۆکی هەرێم. لەگەڵ ئەوەشدا لە ڕابردوودا ئەم هێزە سیاسیانە کۆمەڵک تەنازولاتی زۆریان تەقدیم کردو بۆی حلێکی قانونی، مەخرەجێکی قانونی بدۆزنەوە بۆ ئەم قەزەیە. بەڵام من بۆ خۆم پێم وایە ئەم غرورە کە لە ڕاستیدا لە زۆفەوەی لە قووەتەوە نییە کە ڕووی کردوتە پارتی لە هەڵەیەکەوە ئەیدا بە هەڵەیەکی تر. یعنی ئەگەر تەشبیه نەبێ ئەمریکیەکان قسەیەکیان هەیە زۆر جوان، ئەڵێ مرۆڤ کاتێک کە درۆیەکەکە پێویستی بە 99 درۆی تر هەیە بۆی ڕاستی کاتەوە. لە ڕاستیە پارتی ئێستا کەوتوتە ئەمە غەڵەتێکی کردووە، یەک غەڵەتی کردووە کە مەسەلەی شەللکردنی پەرلەمان و حکوومەتە پێویستی بۆیە 99 غەڵەتی تر بکاتە ئەمە ڕاستەکاتەوە.